بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی پەیام، شەوتان باش، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک دەگەمەوە خزمەتان. تەوەر و ناونیشانی ئەمڕۆی بەرنامەکەمان ئەوەیە کە لایەنە کوردەکان چۆن بەشداری بکەن لە کابینەی نوێی حکوومەتی عێراقدا. دڵنیام کە ئێوەش قسەتان هەیە لەسەر ئەم بابەتە، بۆیە دەرگای پەیوەندی واڵایە بەڕووی ئێوەی ئازیز و خۆشەویست دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بە بەرنامەی دوانگەی خەڵکەوە بکەن لەسەر ئەم تەوەرە قسەتان هەبێت کە چۆن لایەنە کوردیەکان بەشداری بکەن لە کابینەی نوێی حکوومەتی عێراقدا. هەروەها ئێوە چۆنتان پێ باشە لایەنەکان چی بکەن بۆ ئەوەی پێگە و هێزی کورد لە بەغدا زیاتر پتەو بێت، مافە دەستوریەکانی خۆی بەدەست بهێنێت لە کاتێکا کە کورد وەک دەوترێت ئەوەی لە جەنگ بەدەستی هێناوە بە گفتوگۆ دایدەنێتەوە. جا گفتوگۆ یەکێکە لە ڕێگاکانی خەبات بۆ گەیشتن بە ئامانجەکانی ئێمەی کورد. تا ئێستا دەستگایەکی تایبەتمان نییە بۆ هونەری گفتوگۆکردن کە ئەمە خۆی بۆ خۆی گرفتی دروست کردووە. هەر کەسە و هەر لایەنە و هەر حیزبێک و هەر مؤسسەیەکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەچێتە بەغدا بە ناوی خۆیەوە قساکە، دواتر کۆمەڵێک دەستکەوت بۆ خۆی ئەچڕێ، ئەمجا بەدەست ئەخا و کۆمەڵێک ئاوازی خۆشخۆش ئەهێنێتە نێو گۆڕەپانی سیاسەتی حیزبەکەی، کۆمەڵێک دەستکەوت و پۆست و ئەوانە بەدەست ئەهێنێ، دواتر لایەنەکانی تر ناڕازی لەو دۆخەی کە ئەو حیزبە دروستی ئەکا لە بەغدا زیاتر دەستکەوتی شەخسین نەک دەستکەوتێک بۆ گەل. ئەمە معلومە. هەروەها ئەمەوێ ئەوەشتان بیر بخەمەوە کە ئەم جارە کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی ئەو وەفدەدا بەشدارە کە لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ لایەنە عێراقیەکان گفتوگۆەکەن، قسەیان هەیە بۆ ئەوەی ڕوون و ئاشکرا بێ لە لای بەڕێستان. کۆمەڵ بەشداری کردووە تەنها لەبەر یەکڕیزی کورد بەشدارە ئەم جارە لە بەغدا، نەک لەبەر دەستکەوت کە ساڵەهای ساڵە کۆمەڵ لەم ماوەیەدا بەتایبەت لەم کۆتاییانەدا کۆمەڵ هیچ پۆست و پلەیەکی نەبووە لە بەغدا. ئەوەش ئاشکرایە. جێبەجێکردنی مادەی 140 کە مادەیەکی زۆر گرنگە گێڕانەوەی ئاوارەکان مافخوراوانی کورد لە ناوچە جێناکۆکەکان، بە نمونە دووز ئەو هەموو ئازارەی چەشت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکانی منتیقەی گەرمیان و کەرکووک و دووز و ئەوانە هێشتا بە شێوەی پێویست نەهاتوونەتە پێش و بۆ مافەکانیان داوای مافی کوردیان لەو ناوچانە نەکردووە. خۆشەویستان، بۆی من زیاتر کات بەیەوە ببەخشم لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئەسمانی پەیام هەیە توانن پەیوەندیمان پێوە بکەن، گفتوگۆی زیاتر دەربارەی ئەم تەوەرە بکەین. هەریاد وەرەگرم لە هەریرەوە. کاک هەریاد فەرموو. هەریر نییە، کۆیە بەڕێزم. لە کۆیەوە ببوورە. بەڵێ پێم وترا هەریر، بەڵام کاک هەریاد فەرموو لە کۆیەوە لە خزمەتتاین. تەوەرەکەی ئەم شەوە لەسەر بەرنامەی بەشداریکردنە کورد بەڵێ لە حکوومەتی عێراق. بەڵێ وڵی من دوعاەک دەکەم دەنم مەولیدی پێغەمبەر هەرچی کوردە یەک شتی بەدەست نەبێت. چوانە ئەوەی دەچێت بۆ ماسی کورد ناچێتەوە، بۆ دزی و باغەڵی خۆی دەچێتەوە. باش بەڵێ جا ئینتیمایەکی کوردی ئینتیمایەکی کوردی نییە، یعنی ئەوەی دەچێتەوێ بۆ جیرفانی خۆی، بۆ حسابی خۆی، بۆ نەوشەکەی خۆی، بۆ ئینتیمایەتی کورد ناچێتەوێ. باش ئەم حاڵەتەی کە جەنابەت باسی ئەەکەی فعلەن لێت بینیون بۆ نمونە لە دەسەڵاتدارانی کورد لە بەغدا؟ ئەی نەمبینیەوە، ئەی ڕۆژانە نایبینی کاکە خەڵک خۆی دەخوێ لە برسا، خۆی دەسووتێنێ. ئەم کوردستانە بەجێ دێ دەڕوا بۆ هەندەران دەخەنچێ لەو ڕێگایە گەرجی هەزاران داکوبا و کشوسا هەر لە نێچوانەوانە نیست. بەڵێ خۆ دەموچالەکەنی بەڵێ هەر ئەو دەموچاوانەی پێشترە دەچن بۆ بەغدا هەروانن. خۆ گۆڕانکاری نادێ، گۆڕانکاری پێمیشتیان بۆشە کورد شتی بەدەست بێ لەوێ، کورد سەنگاوی قورسایەتی خۆی هەبێ لەوێ، بەس بۆ جیسان پڕکردنە هیچ کە نییە. ئینتیمایەتی کوردایەتی نەماوە لە هیچیە. ئێستا من
پێم عیبە بە کوردیش قسە دەکەم هێستا زمانێکم بزانی بەیە بە زمانێکە قسەم گفتوگۆم لەگەڵ جەنابەت دەکرد بەس نازانم بە عەرەبی قسە بکەین والله آخر نازانم بەداو لێ بردەوە نازانم يعني انتماعاتی کوردایەتی نەماوە لە هیچ کاک هەریاد من سواسی جەنابەت دەکەم هەڵبەتە لە کۆیەوە پەیوەندیت کردووە کۆیەش بەشێکە کۆیەش بەشێکە لە یەکێکە لە ئەو ناوچانەی کە هەرە ناوچەیەکی دڵگیر و خۆشە لە کوردستان بەڵام بایەخی پێ نەدراوە بەداخەوە من چەند جارێک بە کۆیدا تێپەڕیوم مەخابن کۆیە زۆر بێنازەوە نییە کۆیە هەر زۆر زۆر لە هەموو ڕێکەوە بێنازە لە هەموو ڕێکەوە کەوتێتینە بینی دوو ئیدارە یعنی لە بینی زۆنی زەر لە بینی زۆنی خەوە هیچی بۆ ناکرێت بەڵێ لە هەموو ڕێکەوە کەمتەرخەنی کراوە لە هەموو ڕێکەوە ڕۆژانە تەنکەرە نەوتیش دێ تا ڕوا لەبەر ساڵمان زەقەی ساڵمان دێتەوە دوای 5 ساڵە من ڕۆژی شەمو گوایە نەوتم بۆ دێت دوای 5 ساڵ چ دڵخۆشم بۆ کوردستانە چ دڵخۆشم کورد بچێ لە بەغدا داکۆچی لە من کە داکۆچی لە من ناکە ئەسەم بەخوای نایکە زۆر باشە سوپاس دەکەین با کات بدەین بە هاوڕێکانت کاک هەریاد سوپاس بۆ جەنابەت لە کوێوە لەگەڵمان بووی لە سەید سادقەوە فارس بەڵێ کاک فارس فەرموو کاکە گیاندێوەی بیارەبی دەسوماتی خزمەتتان پێ خۆشحاڵم بە پەیوەندیەکەتان برای بەڕێزم ئەو بەرنامە پێکەسەرە سوپاس دەکەم مەمنونم برای بەڕێزم بە بەشداری حکومەت لە عێراقا برا جوانەکە ئێمە زۆر زۆر خۆشحاڵم بەس بەخوا برا کوردی حکومەتیان نەوتووە بەعزێ عەرەب زۆر لە قاعیدە کوردەکانی خۆمان باشترن ئەمە 29 ساڵاڵێ کوردایەتیەکەین و کوردایەتیەکەین سەیریکەن ماڵی فەقیر وایە غازی نییە کوردایەتی چی ئێوە دەستی خۆتان کۆمەڵی ئیسلامی بڵێن بەرنامەیەکی باشێ تەسیرێ دەستی خۆتان پیس مەکەن بەبوونە و دوو حیزبە گەورەوە یەک ڕێزی کوردمان پێ خۆشە لە هەموو شوێنەکە بەس ئەوان لە ژێرەوە هیچ خۆیان نەکەن حەجعانە ئیشێکیان لە بەغا بۆ جێبەجێ نەبوو حەنابەن بۆ هەموو حیزبەکان تێگەیشتی برای بەڕێزم بڕواکە 28 ساڵە ئێمە لەو کەیرانە ئێسش کرێکی نە پارەیان هێش نە غازیان هێش نە نەوتیان هێش من هیوادارم وەکو کۆمەڵی ئیسلامی حەوت ناکەم کۆمەڵی ئیسلامی بەشداری ئەو یەک ئەوان چیشیان پێ بێ داوای هێوەکە یەکگرتوو بێ حسک بێ کۆمەڵ بێ ئەوان بڵێن یەکێتی و پارتی ئیشێکیان لە بەغا بۆ نەچێتە سەر لەگەڵ حیزبانێتدا یەکتیەگرن و خۆیان یەکریزەکەن هەچیشێکیان بچێتە سەر خۆیان یەکلێن و جار خەڵکی سەیسایق بە ئاب خەڵکی سەیسایق بە ئاب خەریکە ئیسلامیەکانیشان لە بەرچاو ئەکەوێت بە بۆنێ ئەم هەموو خەیرانە کە دروست یەکەن ئەم هەموو خەیرانە کە دایە ڕێژن بۆ ئەم قەومە بەڵێ دەستی خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکە لە سەید سادقەوە فەلاح وەرەگرم لە کەرکووک کاک فەلاح بەڵێ سەلام عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله باشی برا چۆنی کاک فەلاح باشی سەلام گوێت لێمە برا بەڵێ گوێم لێتە براکەمە تەوەرەکەتان لەسەر کەرکووکە لەسەر تۆ با من پرسیارێکت لێ بکەم کاک فەلاح بەڵێ واز لە تەوەرەکەم بێنە باشە لە کەرکووک دەسەڵاتدارانی کورد توانیویانە خزمەت بە تاچی کورد بکەن لەو شارە بۆ نمونە خۆت هیچ ئومێدێکت هەیە بە دەسەڵاتی کوردی لەو شارە یان ئومێدت هەبووە؟ بەڵێ ئومێدم هەبووە بەڵێ ئێستا بۆ نمونە ئەم کابرایە ڕاکانزبووری زۆر خراپتر ئەکا و کەس دەمیش ناکە بەڵێ باش کاک فەلاح لە تەلەفۆنەوە گوێ لە من بگرێ باشە؟ بەڵێ لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرێ بۆەوەی دەنگەکەم خێراتر بگاتە تۆ
ئەی پێت باشە کورد بەشداری حکوومەت بکە لەم تەشکیلە تازەیی کە دێت؟ چۆن براکەم؟ ئەڵێم پێت باشە لایەنە کوردیەکان حیزبە کوردستانیەکان بەشداری کابینەی حکوومەتی نوێی عێراق بکەن؟ بەڵێ پێم باشە. ئێستا ئێمە زۆر بێنازین لە کەرکووکە. بۆ بێنازی؟ بێنازین ئێمە جاران کاتی کورد ئەڕۆی سینە هەر دایرەیەکەوە ڕێزمان هەبوو. ئێستا ئەم کابرا زۆر عنسووریە. کورد زۆر بێنازە لە کەرکووکە. بەڵێ خەتای چییە؟ خەتای چییە؟ کاک فەلاح کاک فەلاح منطقەی پەنجەعەلین شەو بۆ نمونە ئەم شارە براکەم ئەڵێم خەتای چییە؟ بۆ نمونە پەنجەعەلی شەو ئەڵێی تۆڵەوانیە کارەبای نییە تا بەیانی شار وایە. بەڵێ ئەی ئەمە خەتای چییە کاک فەلاح؟ خەتای کورد نییە. کورد هەر کەسێک بڕوە لەوان باشتری پێ ناکرێت. براکەم ئێمە ئەمانەی لە دەو قسمانن حەز بە ئێمە ناکەن عنسوورین. بەڵێ ئاخر کورد حکمی ئەو شارەیە کرد پێش 16 ئۆکتۆبەر کاک فەلاح وا نەبوو؟ بەڵێ بەڵێ سەد جار ئێمە ئەڵێن دەنگی من بەباشی ناگاتە کاک فەلاح. سوپاس بۆ پەیوەندیەکەی لە کەرکووکەوە لەگەڵمان بوو. بەردەوامی لەگەڵتان ئازیزان. پەیوەندی تر وەرەگرم. بەرنامەی دوانگەی خەڵک هەمیشە لە خزمەتی ئێوەیە. تەوەری ئەمڕۆ کە لایەنە کوردیەکان چۆن بەشداری بکەن لە کابینەی نوێی حکوومەتی عێراق. مزەفەر لە هەولێرەوە. کاکەجان سوورێ ئێوارەشت باشێ سەرچاوم کاک مزەفەر ئێوارەی جەنابەت باش. وڵی کاکەجان بەنسبەت تەوەرەکەتان تەوەرەکەتان زۆر زۆر جوانە. بەڵێ لەگای دەستخۆشێ بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە خەم خۆرەشی بەجددیمان نەبووە لەو کوردستانە بۆمان بکە هەرچی دەچیتە بەغا بەڕاستی نادە بۆ کوردایەتی نادە بۆ ئەوەی کە ئەو زڵمە لە کورد دەکرێتەوە ئەو زڵمەی لەو خەڵکەی دەکرێتەوە دفاعی لێ بکە. بەخوای کاکەجان ئەوانە گرتن بەغدایە بەخوای لە ناو خواردنەکە و لە قسە گەورەکان و لە پڕ و پاگەندە و لە بوقتان و لەو شتانە زیاتر هیچکە ناکەن. ئەوە ناگەن لە کوردایەتیان بکردبایە ئەوە 29 ساڵ ئەمە ناوەتعینە 29 ساڵ لە هەر وڵات 29 ساڵ حکوومەتێک ئەگەر حکوومەتێک بایە یعنی هەر ساوا بایە ئێستا کە ئێمە لە وەتە عەبزە ما بقتال ببین لەم ژیانە هەنەمە یعنی ئەوە نەبەستی دەکەن بەخوای بەخواشتەچی بەبرای کۆمرێ قسم بۆ خوای کە ئێمەی خەڵک کردی حەدی دەخوا بکەمە شاید من لە شوێنێکی ئیشم دەکرد لەمە سووریا و هەولێرەیە ناڵێن فلان و فلان و فلان و فلان مەساندان پەرلەمانە دەری لەوە لە دکتۆرت بدەی والله بالله الشوانە دەهاتن دەوری سەعات 9 شەو دەی شەو یعنی چی مەبەستیان بەیان کرد خەڵک هەموو زیرەی دەهات لە برسان خەڵک هەموو نارەناری بوو لە بێکارەبایی لە سەرمایی و لە تاریکی و لە کەم دەرامەتی و لە بێکاری لە بێکەسابەت ئەوان دادەنیشتن حتا سەعات 2 شەوێ یەکی شەوێ هەموو شای لێدان و فیتە لێدان و سەفرە لێدان و هەلەلە لێدان و وەڵا چییە ئەوە ئەنگام پەرلەمانە وەڵا وەزیرە قەسەم بخۆمە خەڵکردێ لەگە ئەندام پەرلەمان دانیشتومە لەگە ئەندام پەرلەمان دانیشتومە دەگەیشتی لەگە ئەندام پەرلەماندا شۆکە من هەرە فەقیرم بەڵام کێسی قەی بوومە بەڵام کە دوایە سەیرم کردووە وەڵا مەحەشەکەم 13 وەرەقە بۆ بەجێ مێشتیە وەڵا بەجێ مێشتووە دەگەیشتی ئەوانە چی دەکەن لە بەغدایە بەخوای هیچ ناکەن بە خودای هیچ ناکەن هەموو درۆ دەبستەیە هەموو جیفان پڕکردنە هەمووی جیفان پڕکردنە ئەو ملەتیان خەری کردیە بۆ بێت دوای سایم ڕێزم هەیە لە بۆ مامەستا عەلیباتی کو مامەستا عەلیباتی ڕێدەداتن کۆمەڵی ئیسلامی بچی لەگەر ئەو درۆزەرانە لەگەر ئەو گەردانە لەگەر ئەو مافیانە دەستخۆ تێکەراوکە بچیە بقا گفتوگۆ با نەچێ کاکە هەیتیمان نیستمان ئێستا ڕاستووە کا کۆمەڵی لێگرتوومە کاکە با لە دەستمان نەچن. کاک مزەفەر سوپاس بۆ پەیوەندیەکەت. کۆمەڵیش لە چوارچێوەی و بەشداری کردووە ئەگەر بەشداری نەکردایەوە خاینە و کورد نییە و کوردپەروەر نییە و بۆیە بەشداری ناکات لە کۆبوونەوەی لایەنە کوردیەکان ئەوان ناویان ناوە لایەنە کوردیەکان تا ئەچنە کۆبوونەوەکە لە کۆبوونەوەکە دواتر چی دەگوزارێ خوا دەزانێ ئەوە یعنی
ئەو شتە ئەو حاڵەتە هەیە بەڕاستی. کاگێ من وەرەگرم لە بازیان. کاگێ من هەموو کاتێکت کاگێ من سپاس زۆر سپاس وای دەستخۆشی لێکم بۆ بەرنامەکە. سپاس دەکەم مەمنونی تۆم. برای بەڕێزم بۆ بچن یەکدەستی بچن زۆر باشە. بە چییە؟ دوو حیزبی دەسەڵاتدار دوای خیانەت دەکەن. خیانەت مەقسەد لە کۆمەڵەکەن، لە گۆڕانێکن، لە یەکگرتوویەکەن، لە حیزبەکان تریەکەن. لە پێناوی چییە؟ لە پێناوی چییە؟ دوو پۆستێکی زیاتر وەرگن ئێکاکە با ئەو پۆستە بە کۆمەڵ بێت. مەقسەد جێگی سەرۆکی پەرلەمان با لە لای گۆڕان بێت، با لە لای یەکگرتوو بێت. ئەمە چی دیایە مەقسەد لە لای نەوەی نوێ بێت؟ گرنگەیە کووردا بەس ئەمان بارەکان دار بوو یان کۆمەڵ وەرن با کۆبینەوە یەکگرتوو وەرن با کۆبینەوەوانێت. کاکە ئەمانە خیانەت دەکەن. ئەمانە ئەم حیزبانەی تر وەکو گۆڕان و یەکگرتوو کۆمەڵنەوەی لێ ئەمانە هەتا کەی ئەمانە بەس بیر لە خیانەتکردنەکەنەوانێ. ئەگە باریان نار بوو سەرۆکایەتی هەرێم کۆ بێتەوانێ قسەیەکی ماخۆستا حەنیفاتی زۆر جوانە ئەڵێ ئەگەر هەتا مۆز و پرتەقاڵ وەستا بێ کۆبوونەکانی ئەوان بەردەوامە بێت چوونە بەکە زانیان ئیشەکەیان مەحسیە خیانەت دەژێرە لەمانەکە. هێدە کاکە خیانەت مەکە. هێدە کاکە تۆی ئەلێرا یەکگرتوو کۆمەڵ بانەکەی گۆڕان بانەکەی لەوەرە کاکە با سەرۆکی جێگری پەرلەمان کەداتێ با یەکگرتوو بێت. کاکە با لەوەی نوێ بێت گرنگەیە کوور بێت. لێ بۆ نیشتمانی هەوڵ بێت. لێکو بۆ خیانەتکردن هەوڵ بێت. لێکو بۆ پەرژەوەندی حیزبی بۆ نەتەوەکڵ هەوڵ بدات. ئاخر برای بڕێزم ئەوەتان لەوەرە حاڵی کەرکووک بدینە. خوارە مادەی فەقوچیان جێبەجێ کرد. یەک شتێ بۆ کوور نەکرا. من بم لە وادیان سەرە وەزیرانە ئەو لە حساب بۆ کوور ناکەم. دەستخۆشی و بەرنامەش دێتم. سپاس دەکەم دەستخۆش کاگێ من سپاس لە بازیانە و لەگەڵمان بووی. کاگی برایم لە هەولێرە وەرەگرم. کاک محمود کاتت باش. هەموو کاتێکت کاگی برایم سپاس. کاک محمود پارتیەکەتی زۆر بە زیرەکانە یعنی لایەنە کاتێککە شتێک پەیوەندی بە کوردەوە دەبێتن باز لەلایەنە کوردیەکان دەکەن. ئەگەنا هیچ مەبەستێکیان بۆ لایەنە کوردەکانی و هیچ گرنگێک بە لایەنەکانی تر نادەم. بۆ نمونە لە کات هەڵبژاردننی سەرۆک کۆمار ناکۆچی کەوتە نێوان یەکێتی و پارتیا تاوەی لیاز مەسعود بارزانی ڕێگەی نەدا بەرهەم ساڵح بێتە هەولێر. ئەمەش بە ئاشکرا وەلیکەریم ڕۆژنامەنووسی لایەنی ڕۆژنامەنووسی پارتی ئەمەی ئاشکرا کرد. بۆ نمونە ئەوە ساڵێکە حکومەتی عراق حالت دەنێریتن بۆ حکومەتی هەرێمی کوردستان بەڵام حکومەت ئامادە نییە نەوە تەسخیم بڵا دەستی بەغداد بکات. والله پارتیەکەتی یعنی زگە لە بۆ مەسلحەتی خۆیان هیچ شتێکیان لە بۆ ملەتی کورد نایەتن. ئەگەنا نەفتەکەی ڕادەست بکە با مەعاش بداتێ بەڵام ئەوانە لە بۆ دزی خۆیان دەیانەوێتن خەڵک بڕا بۆ کات نەگەلایەنە کوردیەکان نهاتن لە پێشایی خەڵک ناسیام کە برێبا بە ئەوتام ئێمە لایەنە کوردیەکان بانگەش دەکەن ئەوان ئامادە نین. ئەگەنا یعنی بۆتەوە وشیار دێواری دەسەر دزی دەرکرا ئەوانە و کاتی داگوزنا عێراق ڕقی لە کورد دەبێتەوە. مەسعود بارزانی دەگوت هەزارێکی عێراق بە سیاسی خۆیان دەزانێت. ئەدی خێر ئێستا بۆ دەستنەوە بەغدا لەسەر پۆستەکانی خۆدان شەڕ دەکەن. ئەگەنا لە بۆ میلەت نییە. بۆ پێش وایە یعنی هیچ گۆڕانکاریەک لە هەرێم کوردستان ڕوو نادات ئەگەر سیمەخدەدات سەدر پیاوێکە یعنی بە بەردەوامی دوو ڕووی نیشان دەدات. جارێک لە یانگری خۆپیشاندانەکانی عێراق دەکات جارێک لە یانگری یعنی پیشان تێ دەکات. تا پیاوێکی وەکو مەخدەدات سەدریش لەم هەرێمە پەیدا نەبێت هیچ گۆڕانکاریەک ڕوو نادات. سوکار وەکو ئەم سەکرێکات دەری ئەوانە بە چەک هاتون بە چەک جنەبێ ناڕوان. سپاس کاگی برایم دەستخۆش بۆ پەیوەندەکەت. دایکی ئەحمەد لە کەرکووک. السلام عليكم. سلام ورحمة الله. باشكاك محمود بريز. سپاس ئێوە باشن مەمنونم. زۆر سپاسەکەم بەڕێزی کاک محمود. وڵای کاک محمود من نامێ لەسەر ئەوە باسکەم لەبەرەوەی کە من یعنی ئەزانم ئەمانە هیچ شتێکیان پێ ناکرێ. یعنی کە کاتی دەنگدان بێ بڕاستکە لە گەڕەکەکانە خۆیان ئەگەڕان یان بەستی وە دەنگمان پێ بدەن چەند نەفەرن ئەمان ئەوە نەفرمان هەیە بۆ دەنگدان بەس دەنگمان پێ بدەن ئێمە تەعیناتان بۆکەین و هاتان بۆکەین ئەوە هەموو شتەکانیان یعنی بخەلاوە. لا من باسی دروستی کەرکووک بۆ بکەم. بەڕاستی کەرکووک زۆر ناخۆش یعنی هەرچی فڵانێکە بینی چەند خانێ گرێنراوە بۆ فرۆشتن. ئەمە هۆکارەکەی چێ هۆکارەکەیەوە کە کورد لە شاری کەرکووکە ژیانی نەماوە. بەڕاستی من ئێستا خۆم شەخسی خۆم ئەگەر فای گۆرە بۆم بەرخە دەتەمان بارکەم ئەگەر خانەکەم بۆ بفرۆشگە بارەکەم. یعنی خەڵک بۆ ئەوەندە بێزارە کاک محمود. یعنی بڕۆ دا هەرچی ئەچیتە دایرەیەک یعنی دەستت ناڕوا. بۆ نمونە من هەفتەکەی کە لە جوازات بووم ئەگەر واسەیەکت نەبێ شتێکت نەبێ هەتاکو ئەبێ دوی پاژنێوە سێ پاژنێوە تۆ دانیشت چاوەڕێی جوازت یان چاوەڕێی جنسیت بکەیت.
يعني كرديان والك كاز محمود جان كرديان وارث واكر الامشارع يعني إيه من هيش تقدر إنسان الامشارع زور كثير ريزم بوقت كان يعني على إيه ما يسترجعنا الفرصة بس والله واني كاز محمود يعني زور أو تدون كرديان تسردون بسخما كمالك ما برايتي كابرات جيراني إيه ما يدو كيف عندي خجرة دواني كيف خجرة يعني بو أمانة صاير بو أمانة هتا يستنى نزوج يعني بس هو كاركيسي إما بس زاني بو كرديان تركوك أنا هاد بروج يسترجع ما نزوج بابا تروكمار من يعني كردا وجاي جدري برلمان دكتور بشير كردا يعني زوريان كردن بابا ناتوان اشتبتن بوشاري كركون كركي خوم بالجامعة بو أمثال وازي هنا أنا بروي لي محاربين نفسين وأنا كان للجامعة يعني من تنصال رنج بكرة يخون مدن كري من يعني فوها لقيته تزاني عوازي هنا على ده أويك يعني خيان لقلانا أكري على من الناس وأنا متعود تحملي أو يعني محاربة بدنا كم دانشم يعني أوان في الله يوم خلنا سرسر ما نقول مش هتاكي زيادة سدين براسه كل خمسة كل وازينا يعني هتاكي يمكن توكي أبي حمو بعد كان إما بيدين ثم بقول له يا بو همو أتراكي خوما بو هريم يعني بو هرش كيف زي أو تاب بسيطين بتشترين يعني بدن ما نوناين من حسي خوم نوتي خوم يردو زي كانوا نيوم ذاتي أبي حفظها زردم هتاول يقرم يعني كرتوب معاناتي زوري هو دار مروج برنامج كي بس تايبتي لسر كرتوب بس خوجة في عندي تلقاما يعني زور مكيف كاني كرتوب بس يعني الناس وأنا مستعملها مظلم بزيادة إن شاء الله تنابت حلقيك ما موسر خان كي طلع بالتأكيد من ألقيك ترخانة كاملة سر بارودوخي كركوك إن شاء الله لداها توا إن شاء الله هم كركوكية كاج محمود هم كركوكية هم كركوكاري برنامج كان بو كركوكية كان بزانا خلقي كركوكنا خيك يعني داخلي لدوايك بو هالرجي يعني نازاني إما بو شي هالرجي الوقت منم دار الصبدن كان بدا دنگ بوان دنگ يوم بون آدم سكل صالان كدنگم داوا يعني لبركو داري دق الداوا بس تربى ثمانية منخو مننا ومنكسم دنگ بدا يعني أما بو أوان زورة واضحة بله دەستت خۆش بێ سپاس دەکەم دایکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدوڵڵا وەرەگرم لە هەولێرەوە. سلام علیکم باشی بەڕێزم. عەلەیکە سەلام ورحمەتوڵڵا کاک عەبدوڵڵا جەناب چۆنی؟ سپاس دەکەم بەڕێزی ئەلحەمدولیلا سپاس دەکەم. فەرموو. وڵای بەڕێزم لایەنە کوردەکان چۆن بەشدار بن کە لە کابینەی حکومەتدا. ڕای تۆ چییە؟ چۆن بەشدار بن؟ لە بەرژەوەندی میلەتیان لە بەرژەوەندی خۆتیان لە بەرژەوەندی حیزبەکانیان لە بەرژەوەندی بڵا پۆستەکانێکیان. بەڵێ. يعني هیچیان لە بەرژەوەندی میلەتی نییە. چونکە لە بەرژەوەندی میلەتیان دەبیتن میلەتی کوردەوە 28 سال و 30 ساڵی دەڕوە چ نەهامەتی شێشە چ قڕبەسەری شێشە فەرمێستا و 3 ساڵە لتر نەفە دەرنەگرتیا. بێژنا گەرەنداریش بشتندرا ئەوە ژینگێ و نازانم چیە و پەیمانی هیچیان لە بەرژەوەندی میلەتی دابیتن هیچیان یعنی بە ئۆپۆزیسیۆنی بەدەسەڵاتی شەردەگای هەمووی لۆبەری خۆیتی دەرێ خۆمی خۆم و ئیدوشم بۆ خۆم ئێوە یعنی خۆی لەسەر ملەتی نییە لەسەر خۆتیان. بەڵێ کاک عەبدوڵڵا. ئێستا من لە تو دەپرسم پێدا بەشداریکردن لە حکومەت عێراقدا شتێکی ڕەوایە یان خراپە یان باشە؟ چی؟ دووبارەی کەرەوە؟ بەشداریکردنی لە حکومەت عێراق کوردەکان بەشداری کورد پێدا باشە یان خراپە؟ من بە شتێک وەڵامت ئەدەمەوە. بەڵێ. ئاەتێکی قورئانەیە فەرمێ لا یوسمن ولا یوغنی من جوع. بەڵێ. ئیتر ئەگەر خەڵکی برسی بێ بەڕاستی بەشداریکردن و ئەوە وەڵامی خۆمە بەشداریکردن و نەکردنی لە برسێتی خەڵکی کەم ناکاو هیچ ناگۆڕێ خەڵکی هەر داماوە برسی و بێدەرەتانە بەڕاستی ئەوە ڕای ئێستا خەرک بەشدارە بێ فەرمو لە کابینە ڕابردوو ئێستا عادل عەبدولمەجید لە هەموو کابینەکان ڕاهاتە ئێستاکە ئیشادەش لە فەقیرێک هەبوو هیچی نەبووە. يعني أوان داروا في حكومتي نامن يعني بين حكومتي مالشي ورابردو جيجنا ذا وأنا جيجنا كشان ذا وأنا جيجنا مش كشان بني وموتة ذا شاك كذي سامنا قناعة بدأ صلاته بو بوشون يجنبه الساقر بتوي بوشون برابر بدأ صلاته بيده نامن يعني بين براق كاتك وارد بينا إنه كومالو نيجوتيو نلادك وأنا بوشوني ناقل أو بوشون برابر بعقمتي هبيت نيوشتيا أقل عقمتي بجاري بيتمشي هي بس إيه فرمو يسأله بانگشە دەکە بۆ خۆپشاندان بزانم کۆمەڵ یەکگرتو گۆڕن ئامادە گۆداکەوی نەخێر وەگەیان ناکەوێت خۆپشاندانەکەی بەڵکو بەزەچی هەتەما شاکەرە و کاک عەبدوڵڵا من با قسەیەکت پێ بڵێم لەسەر خۆپشاندانە. ئەمە هەمومان لەگەڵ خۆپشاندانی سلمی و هێمنین وەنیە؟ بەڵام ئەوها بەڕاستی ئەو خۆپیشاندانە ئامانجی تری لە پشتە یعنی خۆپیشاندانەکە بۆ ئەوە نییە تۆ بێتە سەر شەقام
داوای مافی خۆت بکەیت لەگەڵ ڕێزم ئەوەی بانگەشەی خۆپیشاندانەکە مەرج نییە بانگەشەکەی بۆ خزمەتی خەڵک بێ یعنی شتی زۆری لێ ئەخوێنرێتەوە بۆیە تا ئەم ساتە وەختەش قیادەی سیاسی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بڕیاریان نەداوە ڕەنگە بڕیاریش نەدەن ڕەنگە ئەوان خوێندنەوەی جیاوازیان هەبێت لە ڕابردووە خۆپیشاندانی ترە بووە سەرکردەی خۆپیشاندەرەکان با ئەوە معلومات بێت لە لای تۆ سەرکردەی خۆپیشاندەرەکان دوجار کە خۆپیشاندانەکان کب بووەتەوە هەرێکێکیان بە وڵاتی ئەوروپا گوازراوەتەوە پارەی باشی پێدراوە سواری شەپۆلەکە بوون برای بەڕێزم ئەوە حکمەتی خۆپیشاندانە لە کوردستان خۆپیشاندان سەر ناگرێ ئەگەر ڕاپەڕینی لەگەڵ نەبێ حاڵی وی لە برات بەخۆی جەم وازە بەزوی ئەسۆ پۆشەرەکان لە پێش دابڕۆن یعنی نەک چاوەڕێ جەماریەکان ئەگەڵا پێش کەم قەناعەتم حیزبەکان جەماوەری خوانێ وەگەران دەکەوێتن بەڵام ئێستا وەک خۆم وەکو حیزبەکەی خۆم ناتوانم بیکەم تا حیزبەکەم بەرزای نەکرد کە بەرزاری کرد ئامادەمە بچم جوان بۆ سۆش بەرزاری کرد ئێمەش ئامادە بەڵێ سپاس کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمان بووی باوکی سیما لە دووس خورمات وەرەگرم هەموو کاتێکت باش باوکی سیما ئەم کاتەدا باسی بەڕێزم باشی باوکی سیما سپاس دەکەم فەرموو چاوەڕان ماسەکەم وەکو خەڵکی دووس خورمات و با یەکەم جا زۆر سپاسی کۆمەڵی ئیسلامیەکەم لە 16 ئۆکتۆبەر بە حەقیقەت زۆر کاراوارەکانمان هاتن لە منتیقەی کەلار و کفری و ناوچەی داودێ خۆراک و شتە زۆر گەیان پێمان باس پێشەکەی واجبی خۆیانە زۆر سپاسی کۆمەڵی ئیسلامی بکەم هەڵوێستێکی زۆر مەردانەتان بی یاڕەبی هیچیان نەکردووە باوکی سیما هیچیان نەکردو واجبی خۆیانە و مەفروزە زیاتریش بکەن هاوچەی داوێ گەیتانە هاڕای هاوارەکانمانە هەر واجبی خۆیانە زۆرە ئەگەر کەمێک هاتم دەی با فەرموو ئێمە لە دووس خورمات و نە شاریعمانەیە نە ئەمنیەتمانەیە تەنانەت بۆ سجنمان دیاتەیە خوا ئەیزانێ مەغریبی دیات خەڵک ئەڕاتە مەنتیقەی کوردەکان لەگەڵ قادەگی خۆشی داوێ لە دانسێ حەساب و بەیانی ڕۆژ ڕۆژێت چوار تەرەفمان حەزی شعبی نیەتی ناتوانی وەیشتایەکا بڕۆین نە شاریعمانەیە نە خەدەماتمانەیە نە ڕێزمان ماوە چۆن ئەو خۆشکە بەڕێزە لە کەرگۆختێکێت ئێمە زۆر زەحمان کراوە بێ بۆ ناو دووس گەڕێکی وامانەیە پێ 16 ئۆکتۆبەر خانی وا کراوی بای 8 دەسەر ئیستا تەقیاوەتەوە هەست ئەترتی بردە کۆڵانەکانەوە داواکەم پەیام بێت تەسویرێکی بکاتدا خەڵک بووسی وەزعێکەیە ئەمە یەکێتی وای لەم شارە کرد یەکێتی نیشتمانی کوردستان لەو شارە باڵادەست بی توش کێشەی کۆمەڵایەتی عەشایریمانی کرد لەو شارە کە کاتێ و شارەی جێشت وەک سەنگالیان یەکرد بەس وا لەو ڕەحگی خەڵک بوو خۆی هەر وەغیرەت بووە بەلەوەی ئەوان کشیانە سەو هێزەکانیان کشانیوە خەڵک بووزیانەوە دی خەڵک بووز باشوی بەیانی فریای خۆی کە عایدەکەی دەگەنانە لە شەنگال خراوتەوە لە شەرەف و ناوز مادەت حەشابیوەوی بۆیە داواکەم لە خەڵک وشیاگە کوڕم خەڵکە بواتە بەخوای گەورە کۆمەڵ ئیسلامی لەو منتیقەی من کۆمەڵ ئیسلام با بزانی بەس من قسەی حەقە گەمەڕەی کۆمەڵ ئیسلامی حیزبێکی ڕاستگۆیە بۆیە خەڵک حەزی لێ نییە لە منتیقەی کەلار و کفری کۆمەڵ ئیسلامی خۆراکی هاوت لە پێمانی لە شارەکانی هاوت بۆ خەڵکی دووز نەکوم فەرقیانیش ناکەن وەڵڵای خەڵکیان داوە خەڵکی یەکێتی پارتی سەیریان ناکرد بەس وەڵڵای خەڵکی یەکێتی پارتی ئەوەی کێتی بۆ خەڵکی خۆی هەرچی ناوەست پارتی خەڵکی اشتباه لەیداوە ئەندامەکان خۆی بەس ئەندامەکان خۆیدا ئەوەی پارتی بیایە ئەوت خێرخوازی بەرزاری خوا ئەیزانێ خێرخوازی بەرزانی بەس بۆ عارەبەکان ئەمان بێ تەلەڤیزۆن جاران کە کاتێ دوو زاوارەبی وەڵڵایی گوتیە شیران بۆم ناڵێ دووز ناوە داواکەم لە خەڵک فکر بکاتوە ئەمانە درۆکەن ئەمانە خیان دەگەن یەکێتی بڕە پرۆژەی کردە لە دووز حتا دەجێشتێ وە خۆی کاگەین ئاتازە جێشتە حکومەت حکومەت عێراقی خاستیەکان نە ئەوان کاکە بابێن شارعەکانیان پێ بکەن خەڵک دووز عالم بکی توش نەخۆشی نەفسیاتە بەخوای گەورە خەڵک بڕۆ توش شەکەرە و زەختا دەودەستەمانەوە داواکەم لە پەیام بێت یەک ڕاپۆرتی ناو دووز بکات لەگەڵ خەڵکان مقابڵگا خەڵک نایڕە قسەی بکات چووکمەی کوژن بەسەر چاو باوکی سیما بێخەم بە کاگە هەڵوێستتان بێ ئێوەش کاگەیان حیزبێکی چگێدا خاوەن کۆمەڵی کورسین داواکەم لە سەرکردەکان بەخوا بەس ئێوە ڕاستەکە بەروی دەستاناوە قورئان و دەستاناوە فەقیر لە کەیاڵەکاندا نەبینین خەریک فەقیر و هەژارن بەخوا مەگەستەی ئێوە بکەنەوە کاتەش ئێمە فیمان داوە دەبیان چووکم دژمنی ملەدەی خواوەنە بەس پارەیان گەرەکە حتا پارەی تیا بێ خواست پارەی تیا نەمارێک جێمان شەویش ڕایان کرد کەس خەوری نەوی کاتێ خەڵک دانیا دەخەورەتی دەکا حەسابی ئەوان سەریەوە
بۆیە داواکارم لە کۆمەڵی ئیسلامی بەخوا بەس داوا لە ئێوەکەم ئیتر ئەو دوایەکەشی ترۆ لەسەر دەستی لێخوا حادثەم ڕاست دەست خۆش باوکی سیما سوپاس لە دووس خورماتەوە لەگەڵمان بووی. بەڕاستی باوکی سیما کۆمەڵێک خاڵی باس کرد هەمووی ڕاستە وەزعی دووز ناخۆشە نەهرۆ وەرەگرم لە تەچێ کاک محمود گلەیەکم لە ئێوە هەیە لە ئێمە بەڵێ ئەی خەمە سەر هەردوو چاوم ئێمە دڵمان بە کۆمەڵی ئیسلامی داوە ئێوە لە باتی کۆنتلۆسی ئەو خەڵکە بۆ خۆپیشاندان نە کارەبا هەیە نە نەوت هەیە نە ئاو هەیە نە مووچە هەیە باش ئێمە فوزە هەڵێستان هەبێ کۆنتلۆسی ئەو خەڵکە کاک نەهرۆ خۆ پیشاندان یعنی ئێمە کار بۆ ئەوەکەین ئەم وڵاتە ببێ بە وڵاتێکی مەدەنی وایە یعنی وڵاتێک بێ بە مەدەنی بە شێوازێکی وەک خۆیان باسی ئەەکەن ئەم دەستەواژەی کە بەکارێنن دیموکراسیانە وڵاتێکی عەدالەت ئەمە بەرقەرار بێ لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە لەگەڵ هێزی گەلە ئەکرێ گەل ئەگەر لەگەڵ تۆ نەبێ ئەمەت بۆ ناکرێ یعنی بەڕاستی ئێمە نامانەوێ ئارامی شارەکان بشێوێنین نامانەوێ ئۆقرەی هەڵگرین نامانەوێ شەڕەبەر دروست ببێ نامانوێ مرۆڤ بکوژرێ لەو بینەیە کاکە بەڕاستی خۆپیشاندانیش کاتی خۆی هەیە کاک محمود بڵێ ئەخ بەێنێرەی ئەو خەڵکەن ئەسە پەرلەمان لێ قسەتان کردو لە باشتە بۆ خەڵکە بکەن و ڕاست ئەبێ ڕێوشێنی خۆی بگیرێتە بەر لە چوارچێوەی وەستانێکی شایستە بە میلەت و شایستە بە دەنگی خەڵکی بوەستێت و دەست بەرز کاتەوە و دەرهەق بەم نەعەدالەتیە داوای مافی خۆی بکە جگە لەمە هەر ناونیشانێکی تری هەبێ بە زەبر بێ بە سیلاح بێ بە چاوسوورکردنەوە بێ بە سووتاندنی بارەگاکانی حیزبەکان بێ بە هێرشکردنە سەر دام و دەستگاکانی حکوومەت بێ ئەمە ڕەفزە ئێمە لەگەڵ ئەمە نین اینجا هەندێک لایەنیش ئێستا خەریکی ئەمەیە هەندێک لایەن بۆ نمونە خواخوایەتی خۆپیشاندان ببێ بۆی دوای بیکا بە دەستکەوتی خۆی و بڵێ کاکە من هێوریەکەمەوە خۆپیشاندانەکە کۆتایی پێدێنم دەفەرمون 2002 کورسی ترم بنێ لە پەرلەمان و ئاوای سپاس دەست خۆش بەڕاستی کاک ئەحمەد وەرەگرم لە هەولێرەوە سلامی خواتان لێبێت سەلامی خوا لە جەنابەت کاک ئەحمەد زۆر سپاس وڵا دیارە ئەم خەڵکە تەلەفۆنەکە شیری زۆر تیژە نازانم هەر لە ماڵەوە لە بەتانیە یان دەگۆڕێ بۆ شەقام ئەمە نازانم کاکە وەڵایی ئێمەش تێبینیمان هەیە بەڕاستی ینی لە ڕابردووە خۆپیشاندان کراوە و نەوەکو ئاستی پێویست خەڵگاتۆتە سەر شەقام دوایش ینی قەردار بووینەتەوە لە سەری وتوانە ئێوە ئارامی شارتان شێواندۆ قەرداری شەویتەوە لەگە هیچ نییە بەڵام خۆ ئێمە تاریخی ئەمانەمان هەمووی لەبیرە دوای ئەوەی لە لەوەتویەک ئەمریکا هێرسی شەشی دانا ئەمانە بەوانە بدووە نەخوارەوە ئەمە ڕاپەڕین نەکرد خەڵکە لە ڕاپەڕین کرا وا کرا و فڵانە شار ئازاد کرا و نازانم چی ئەمریکا حدودێکی بۆ حکوومەتی عێراقی داناوی یەکشێتەوە هەتاکو ئەوێ و ئێوەش وەرنە خوارەوە و نالێت کە هەر لەتاندا و لەتان پارێزین دوای ئەوەی ئەوانە نەوەتویەک هات نەخوارەوە لە دوای نەوەتویەک خەڵسان بەرەی کوردستانیان تەشکیل کرد و هەرچی من تەلەکاتی ئەم وڵاتە هەبوو فرۆشتان بە ئێران و بە تورکیا و بەوانە تاوەکو 94 و 95 ئەمانە ئاوا بوون 94 و 95 هەستان شەڕی براکوژیان کرد و تاوەکو 96 و 97 کۆمەڵێ منداڵی فەقیر و هەژاری ئەم وڵاتیاندا بە کوشت و ئێستاش دەستیان کردە ناو دەستی یەک و برابەش وەکو زاری جاران ئەمانە هەموو خەڵک ئەیزانێ تاوەکو دوای ئەوە 2011 ئەمانە حکوومەتی عێراقی 2003 کە سەدام ڕووخا حکوومەتی عێراقی جارێشکە تەشکیل بووە ئەمانە وتیان ئێمە تشکیل کاکە ئێمە کەس شای بۆتان نەکردووە فرمود لە 2003 و دوای چەندێکە ئەمە 17 ساڵەکە چەندێکەکە تاوەکو ئێستا ئەمانە با بڵێن دەستێک لە خاچی کوردستان ماگەڕاندێتەوە سەر ئەم تاریخی کە لە ڕابردووە کە دەڵێن حەمرین سنووری کوردستانە و نازانم چۆک سنووری کوردستانە چیان کردووە بە من بڵێ با یەک کەسێ بە من بڵێ ئەمانە ئەم شتە باشیان کردووە تەنها بۆ پۆست و پلە و پایە و دابەشکردنی خۆرخکاری دەسەڵات ئەچن پۆستێک لە بەغدا وەرەگرن و لەبەرنی خۆیانە برابەش بەشێکەن و لێرەش لە خەڵکی پێچەواشە دەکەن دەڵێ ئێمە وامان کردو هیچیان نەکردووە
تەنانەت بەدەنجی کورد بە 6 ئەندام پەرلەمانی کوردستان ئەمانە هەتا ئێستا بەس خەریکی بایکۆت بوون کەشتیشان بەدڵنەوە بایکۆتیان کردو کاکە بەم شەکرێ منیش بچمە پەرلەمانی بەغدا پێمە کرێ خەڵکی شتریش بچێت تۆش بچی پێ دەکرێت هەر بایکۆتەوە کە ناتوانانی دەست یعنی شتێک بە تو ناکرێ بە یاسا کاکە کە تو هیچ بناکەێنە تو 6 ئەو کورسی هیچ توێ ناکرێت بۆ خۆ دەکەی بەشت لەوێ بۆیە خەڵکی باتەواشە نەبێت وەختێ ئەمانە ئەگەر ئەو حکوومەتی ئێستاش کە حەلاوی داوایەکە داوا بکات خەڵکی کوردستان ئەگەر بێلایەن وەربگرێت CV بێت داوا لە خەڵکی کوردستان بکات بەڵێ خەڵکێکی بێلایەن بە CV بێت دوای تاقیبیانەکەی ئەگەر سەر لایەنەکان دەسەڵات من لە پۆستەکان دووریان دەخەیەوە ئەگەر وا نەکات و بێتەوە لەگەڵ ئەمانە دابنیشێتەوە لە هەولێر دەستپێمانی دابنیشێتەوە بەویستی ئەوانە دابمەزێت ئەم حکوومەتی ئێستا حەلاویەکە تەشکیلە بێت لە حکوومەتەکانی باشتر چارەنووسی باشتر نابێت و خراپترە بێت گەڵدەوترین و گشترین حکوومەت دەرەچێت دەست خۆش بە سپاس کاک ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵم بووی سپاس بۆ پەیوەندێکت. خۆشەویستان هەندێک کۆمنت هاتوون بۆ بەرنامەکەمان لە کۆتایی بەرنامەکە کۆمنتەکانە خوێنینەوە ئینشاءالله کاک فازل لە هەولێر وەرەگرن. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشني براس. سپاس ممنونی جەنابتم. سپاس. قسە چییە لەسەر تەوەری ئەمڕۆمان کاک فازل؟ والله برام ئەم دەرێم خەرواز لە پارتی ئەشێتی بینی. گۆڕانی داتە بەرداد بەتفون عەلەکە. بۆ؟ گۆڕان لە ئاڵێ شوبەتی دەکرد. خەرجی هەموو بەکوستە برام. هەنجی معاشە بوو، پارە هەبوو، سوپیا خاراتە بوو، پارە بوو زەواز بوو. ئێستاش ویتە شنیشی ئەو دزانە خۆمم بخۆم بەخوای سەز دەستە گۆڕان. ئێستا واز لە پارتی ئەشێتی بینی بۆ من ئەوی تفون عەلەکە بیتا دەستوەردان. هەر لە هەولێری تشتێنە دەستێمان هەمووی دوستێنن. طبعا الأول ده الأسبوع ما ساعة صغيرة ساعة تابود كعباني ما معاش بالغيط يستعملين الشريشة أو دزانة أو دزو جندلو مافيانا يستعمل غافية يعني نفتي نكاربا ناوي خوان كركدي أو وقت يكون مشتبه سانك سيام بكشتم ده يستعملين الشريشة فاتي شتي كاك فازا جەنابەت وەکو هاوڵاتی بۆت هەیە ڕای خۆت دەرببڕی بە هەموو شێوازێک بەڵام ئەو قسانی کە جەنابەت دەیکەی هەڵبەتە تۆ ئازادی بەڵام من بۆیە وەڵام من نادەمەوە چونکە من پابەندم بە کۆمەڵێک هێڵی سوور کە ناتوانم ئەو هێڵانە ببەزێنم سوپاس دەکەم دوجار هەر لایەنێک بە قەبارەی خۆی و بە قەدەر ڕێژەی خۆی و قورسایی خۆی لەم قەوارەیە بەرپرسیارەتی یەکەوێتە سەر کاک خالید لە سلێمانی وەرەگرم. باش براکەم. باش کاک خالید سپاس. قوربانی سپاس مەمنونم. لای مامۆستاگیان بەڕای من نەوازێن لە هەموو شتێکە بینی باشترە. هەر هەرچی هەیە لەو دنیای واز لێ بین باشترە. باشە. هەستم بڕۆ منیش. والله خراپ نابێت کاتی ئەگەر تۆ بۆ نمونە لەو بەرنامەیەستا تۆ پێشکەشیەکەی تۆ بەرنامەکە جوان پێشکەش نەکەی تۆ بەرنامەکە جوان پێشکەش نەکەی بەخۆی دەرت دەکەن وایە نا بەی باشە پەرلەمانتارێک تۆ میلیۆنەری خەڵک ئەودەنێری بۆوێ هیچ ناکات چییە پس معاشەکەی وەردەگرێتەوە سمێن لە بایکۆت دەکەم ێ لە ماڵەوەی ناسی کوداوە معاشەکەش وە دەکرێت بۆ نە ئیجازە نەغایبە وایە نا ئەی کەواتە بۆ ئاوا چۆن شتیوا دەبێت دومیش بۆ نمونە کەسێک دەڵێتین بەیانی خۆپیشاندان دەکەین و ئەوە دەکەینەوەوانە سبینی وەزیرێک وەردەگرێت وەزارەتێک وەردەگرێت دەڵێ کاکە وەزارەت ئەندانانەوە بۆ سودانەوە وەزارەت سبندمان بۆ سودانەوە کاکە سبینی خۆپیشاندانەکە کەب دەکرێتەوە بەهۆی کێشەیەک نا لەبارە بۆی شتێکەوە وانە بەخوای ئەو ژیانە بەس بۆ مەسوول و بۆ سەرکردەکانە ئەوان ئەوە بۆ زۆراتنەکە پێشی کەسێک کە دەسەڵاتدار بێ پارەی هەبێت لەسەرەوەی هەموویانە هەمووی ئەو دەسەڵاتدارانە کە لەوێنە ئێمە بە بچووکی دەبینن حەقی خۆشیانە دەستیان خۆش بێت کاتی سپەی ئێستا کاربات بۆ چاکات نەوزت بۆ چاکە غازت بۆ چاکە ئاوت بۆ چاکە ئەوانە کە بۆ چاکات ئەوان وجودیان نامێنێن هەر وەکو کارمەندێک لێوە دەمێنن بەڵام کە خراپەی لەگەڵ تۆ بکەن تۆ بگوژن و تۆ بدەن بەرشەق و غازت نەزانێ ئەتو مەجبوری هەوڵدەی بۆ کنوان بۆ لای ئەوان تۆ تەماشاکە کابرات تەخەڕوجی کردووە سپەی دەوێت کرێکاری بە 200,000 ئەوەش قوبوڵە سبین دەبێت پێشمەرگاتی بکات ئەوەی کە پێشمەرگاتێکە دەکات دەوێتی پارێزگاری لەوان بکات ئێدەوەرە تۆ مەچ خۆت مەکە بە پێشمەرگە پارێزگاری لەوان مەکە دیپایان مەکە بزانە بەرشەقیان دەدەنیان نەفسی بەڵێ
سپاس دەکەم کاک خالید لە سلێمانی و لەگەڵمان بووی. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەردەوامی لەگەڵتان ئازیزان. بەشدار کاک بەشدار فەرموو. السلام عليكم. سلام ورحمة الله. قربان مامەسا گیان وەڵام مامەسا گیان بۆ مەسەلەی تەوەرەکەت ئەڵەی حکومەتی هەرێم چۆن لەگەڵ ئیلاما مەڵکارەکە وەڵای بەڕای من وەگە وڵاتێکی ئەم هەرێمە من پێم باشە هەتیش داهاتە هەتیشتەوە وە بەرشی لۆگراوە بدرێتە دەست بەغدا چکە ئەمانەی خۆمان هەچەنێ بێ بەغدا هیچ هیچا بەسەر نەماوە بوو ملەتی خۆشی بەس بەخوا هەچیە بێ ئاگر خراپەکەیان لە هەرە چاکەیەمان باشترە تێگەی لەبەرەوەی کوردی خۆمان تەواو زاڵم بووە نە ڕەحمی ماوە نە هیچ وا چەند شت زانیارێکی سێرا لەوانەیە هەندێک زۆریمان نەزانین وەک موسڵمان بەڵام هەندێکمان لەوانەیە نەزانین خۆی مەسەلەکە چییە وڵاتی مالیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بەڵێ بەڵێ گوێمان لێتە بەڵێ مامەسا گیان پێغەمبەری خوای گەورە خوای گەورە هەر قەولێک هەر نەتەوەیەک هەر ملەتێکی کورد بين الاسلام والمسلمان مسلمان يصير خالد تشكي كل العين اخوي دور الدنيا دي كان هم مقطعان بتاعتنا وتنزلنا بس اخواننا عن بتاعتنا ابو قبل كل بده تشكي كل الاسلام تشكي كل ولا كانوا الان اخوي دوروا في غمرتي تشكي كل ولا بنت يا غمصات عابد فوق زور زي زور قد زور زور خرابي برابر الكريم زحفي اما وانجيل نفسه أول لتأسى خوي غير زور راح نقول تكس حاط مع الشارع ولا خوي غير ما كده بقول أوانو أجناس زور شارتي خرابين له وأنا كليا ليش نبي هذا الأخير بلا بخوا لا شارتنا أبو لا دەست خۆش بێ کاک بەشدار سپاس کە لە گەرمیان و لەگەڵمان بووی. باوکی محەممەد لە دەربەندی خان وەرەگرم. ئەلو السلام علیکم. عەلەیکە السلام ورحمة الله. چۆنی کاکە باشی؟ چاکی قوربان سپاس دەکەم مەمنونم فەرموو. دەستخۆشی بەرنامەکەیەکەی هەر بژیت زۆر سپاس دەکەم. بەڵێ قسە چییە لەسەر تەوەرەکەمان باوکی محەممەد؟ وڵی تەوەرەکەتان نایت سێرم نازانم سڵارە بەچی وەستر ئەڵێن ئەها بە من بۆ دڕوونکەمەوە ئەڵێن لایەنە کوردەکان چۆن بەشداری بکەن لە کابینەی نوێی حکوومەتی عێراق؟ کابینەی نوێی حکوومەتی عێراق وڵی لایەنە کوردەکان ئەوەی کە تا ئێمڕۆ پۆستی کردووە دەست بە تایبەتی عیلمانیەکان بەڵێ بەس بۆ گیرفان و باخەڵی خۆیان پۆستیان گرتووە بۆ ماسی خەڵک نەچووەتە بەغا یا لە پەرلەمانی کوردستانە بەخوا بۆ ماسی خەڵک نەچوو بۆ باخەڵپڕکردنی خۆیان و بۆ فراوانکردنی لایەنگیرانی خۆیان باش چوونەتە پەرلەمان بەس لایەنە ئیسلامیەکان خەڵکێکەیە بە گلەیەلیان گلەیەکەیشی منوان ئەزانم ئەوە نییە لەبەرەوەی نوح عەلەیهی سەلام سێرەکەی 950 ساڵ بانگەواز ئەکات بانگەواز ئەکات کوڕەکەی خۆی ماڵناڵەکەی خۆی لەولاوە خراپەکان دەرەچین ئەمە ئەوە ناگەێنێتەوە بەژی وەڵام نوح عەلەیهی سەلام تاوانبارە ئەبێ بڵێ نوح عەلەیهی سەلام بانگەوازی خۆی کردووە ئەوەی کە ئەرکی سەرشانی بووە جێبەجێی کردووە ئەدای کردووە ئیتر ئەوان لە دەسڵاتی ئەوان نییە کە باوەڕنایان و هیدایەت وەرناگرن لەلایەن خواوە ئەم لایەنە ئیسلامیانەش ڕاستە کەمینەیەکن خەڵک وای پێکردوون کە کەمینەون دەنگیان پێ نادەن کە بچنە پەرلەمان و کورسێکی زۆر بێن و لە پەرلەماناون ماف و حەقی خەڵک وەرگرن کەواتەی تر داوایکی لێکردەوە بێ بە قەبارەی خۆی داوای ئەوەی لێوکەی بێژی وەڵا ئەومە بۆ بکەیت تەواوە تەواوە ئەو قسەیە زۆر تەواوە من بۆ نمونە 100,000 لە باخەڵمان ئەتوانم بە تۆ توانین داواکاری لە من بە حدودی ئەو 100,000 داواکاری لێوکەی کە چی بۆ کڕون چی بۆ نەکڕم زۆر ڕاستە خەڵکێک هێنا حاڵیە سەبارەت بە ئیسلامیەکان کاکە من ئەچم بۆ ئەچمە بازار ڕەتوانام 200,000 ئەتوانم حدودی ئەم 200,000 خۆمات بۆ تۆ بستێن کاکە تۆ بۆ هەموو لایەنە ئیسلامیەکانە لە کوردستانە بۆ پەرلەمانی بەغاک و پەرلەمانی کوردستانی 300,000 دەنگی پێ نەداون بەڵێ تۆ بۆ دەنگی پێ بدە بزانە ئیش بۆکایەوە ئیش بۆ ناکە من ئەڵێم ئیشی کردووە ئەمەی کە لە سەرشانی بۆ ئەدای کردووە ئیتر ئەوە حکومەت گوێ ناگرێ ئەم حەقی خۆی گیان و حەقی خەڵکی گیان ئەوەی کە لە سەرشانەتی کردوێتی دەستخۆش باش کاکە دەستخۆش سپاس باوکی محەممەد کاک هاوکار وەرەگرم لە هەولێر کۆتا پەیوەندی دواتر کۆمنتەکان خوێنینەوە کاک هاوکار فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت باش سپاس باشی سپاس
وەکو بەرنامەی تۆرەکەت ئەمە لەبێرەوە پێم باش نییە یعنی بەشداری ئەو کابینەیە بکرن هەمووی لە بەرژەوەندی خۆیان هەر هەمووی ئەمە لێرە دەرێم لۆ پارێزگاری هەولێر با نەچوو بەبار بە غازی هەولێری سەرسەکرددا ئێستا من پێرەکڕیمە بە 12,000 نەک بچوو بە لێوێ دابنیشی چارەسەری غازی کردیان پێشەچی ئەم لە بچوو بە لێوێ دابنیش بێنە دەست خۆش کاگاوکار سپاس بۆ پەیوەندەکەت کاگاوکار لە هەولێرەوە لەگەڵمان بووی. خۆشەویستان لەسەر تەوەری ئەمڕۆ کە لایەنە کوردەکان چۆن بەشداری بکەن لە کابینەی نوێی حکوومەتی عێراق هەندێک کۆمنت هەن. کۆمنتەکان کاگڕەوە ئەحمەد ئەڵێ ئەگەر ئەو لایەنانەی کە بەشدار نەبوون لە حکوومەتی هەرێم بەشداری بکەن لەگەڵ پارتی وێچێتی لە هەمان گەندەڵی یەکێتی و پارتی بەشدارن. مەهدی عەلی ئەڵێ پێویستە کورد یەکدەنگ و یەک هەڵوێست بن لە عێراق. هەردی کاوە دەنووسێ بەداخەوە کورد هیچ کات یەک هەڵوێست و یەک گوفتار و یەک کردار نەبوون لە بەغدا. ئاواد عەلی نووسیوێتی پێویستە لایەنە کوردیەکان وەک برابن و یەک هەڵوێست بن بۆ ئەوەی حەق و مافی کورد نەخورێت. کارزان سۆران نووسیوێتی لایەنە کوردیەکان لە کوردستان ڕێک ناکەون جا چۆن لە کابینەی نوێی حکوومەتی عێراق ڕێک دەکەون لەسەر پۆستەکان. شەفیق نادر نووسیوێتی پێویستە لایەنە کوردستانیەکان بە هەموویانەوە چەند نوێنەرێکیان هەبێت لە کابینەی نوێدا کە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان بکات بەبێ جیاوازی. کامەران سابیر دەنووسێت هیواداری لایەنە سیاسەکانی کوردستان کەسی شیاو بکاتە نوێنەری خۆی لە حکوومەتی ئایندەی عێراق. شاروخ عەلی نووسیوێتی هیواداری نەو پۆستانی لە کابینەی نوێ بەر کورد ئەکەوێت هەموو لایەنەکان پشتیان بەر بکەوێت حزبی باڵادەستی هەرێم بۆ خۆیان قۆرخی نەکەن. خۆشەویستان ئەڵلقەی ئەم جارەی دوانگەی خەڵکتان پێشەش کرا. سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ ئێوە کە بینەر و بیسەرمان بوون تا ئەڵلقەیەکی تری بەرنامەکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.